ئاڵای پیرۆزی کوردستان لە بانکۆکی پایتەختی وڵاتی تایلەند شاکایەوە کاتێک یاریزانێکی هونەرە بەرگریەکانی شاری سلێمانی و کوردستان بووەتە جێی سەرنجی میدیاکانی وڵاتی تایلەند. عەلی قەرەداخی سەرەتای یاریکردنی لە شاری سلێمانیەوە دەست پێ دەکات و خولیا و ئارەزووی خۆی لە یاری هونەریە بەرگریەکان دەبینێتەوە. لەگەڵ بەردەوامبوونی لە یاریکردن هەرزوو توانایەکی بەهرەمەندانە لە جەنگاوەرە کوردەکەدا دەبینرێ و بە زووی ناوی خۆی لە ڕیزی هەڵبژاردەی عێراق تۆمار دەکات. سەرڕای گەیشتنی بە ڕیزی هەڵبژاردەی وڵاتەکەی ئەو یاریزانە کووردا لە زاری خۆیەوە ڕای دەگەێنێت. نایەوێت لەژێر ئاڵای عێراقدا یاری بکات و باڵکو و خەونی ئەو بەرزکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان و یاریکردنی لە پەڵامەتیەکانی دەرەوەی عێراقدایە. جارێکی تر لەلایەن هەڵبژاردەی عێراقەوە داوای لێکرابوونی نێرایەتیان بکات بەڵام ئەو یاریزانە کووردا ڕەتی کردوێتەوە. นักมวยอาลีนี่เป็นนักชกมุสลิมนะครับมาจากประเทศเคิร์กดิสถานที่เราไม่ค่อยคุ้นเท่าไหร่นะครับประเทศนี้ใช่ครับไม่คุ้นเลยครับ یاریزانە کوردەکە ئەم جاریان لە پەڵەوانێتێکی تردا گەشایەوە و ناوی خۆی و ئاڵای کوردستانی زیاتر پیرۆز و گەورەتر کرد. وڵاتی تایلەند ئەو وڵاتە بەداهێنەر و نمایشی زۆرێک لە یاریە هونەرە بەرگریەکان دەناسرێت و یاری موایتای لەو وڵاتەوە دامەزراوە. یاریزانە کوردەکەش توانایەکی یەکجار بەهێزی لەو یارەدا هەیە و یەکێک لە ڕاهێنەرە دیارەکانی تایلەند لە یاری تایبۆکس یان موایتای سەربەرشتیکردنی یاریزانە کوردەکە دەکرێتە ئەستۆ و سەرسام دەبێت بە ئازبەرزی و لێهاتووی کوڕا کوردەکە. لە دواترین پاڵەوانەتیدا کە لە بانکۆک ئەنجام درا یەکێک لە دیارترین کەناڵ ئاسمانەکانی تایلەند ڕاستەوخۆ یارەکانی گواستەوە. عەلی قەرەداخی یەکێک بوو لە بەشداربووانی پاڵەوانەتێکە. لەگەڵ دەرکەوتنی و هاتنی بۆ نێو حەلەبە ئاڵای پیرۆزی کوردستان ناونیشانی یاریزانە کوردەکەیە لە سەرجەم ئەو پاڵەوانەتیانەی باشداری تێدا دەکات. ڕکابەرەکەی عەلی یاریزانێکی کۆستاریکی بوو بە ناوی ئەڵان کە پێشتر چەند نازناوێکی بردوێتەوە. هەردوو یاریزان لە کێشی 74 کیلۆ ڕوبەڕووی یەک بوونەوە. خێرایی و چاونەترسی و توانای جەستەیەکەی و بەرزی باڵای خاڵی بەهێزی عەلی قەرەداخی بوو. یاریەکە 3 جەولە و 3 دەقیقەی بوو. بەڵام یاریزانە کوردەکە کەمتر لە 3 دەقیقە و تەنها جەولەیەکی پێویست بوو تا بەلێدانێکی یەکلاییکەرەوە بەهێز یاریزانە کۆستەریکەکە بخاتە سەر زەوی حەلەبەکە. ئەڵانی کۆستەریکی لە ڕوبەڕووبوونەوەکەیدا لە ماوەیەکی کەمدا لە بەرامبەر ڕکابەرە کوردەکەیدا سست و تەواو بەهێز دەرکەوت و دوجاریش براوەی ئەو کێشە بە ناوی عەلی قەرەداخیەوە نووسرایەوە. دوای ئەو بردنەوەیش عەلی وەک پیشەی هەمیشەیی ئاڵای کوردستان بەسەرشانیەوە شەکایەوە و لە دوای تەواوبوونی پاڵەوانەتیەکەش یاریزانە کوردەکە دەستی بەڕاهێنان کردوێتەوە و چاوەڕوانی پاڵەوانەتیەکانی داهاتوو دەکات تا نازنا و ئەنجامی زیاتر بەدەست بێنێت. เข้ากกหูนะดูนะซ้ายขวาอ๋อต่อยขวาที่กกหูต่อยขวากกหูเลยแต่ซ้ายไปก่อนนะครับซ้ายไปหมัดกันก่อนพับลงไปเลยอ่ะเนี่ยหมัดซ้ายโดนซ้ายขวาโอ้แต่ที่ลูกที่ลงคือหมัดขวาโอ้ยอ๋อครับจังหวะมือซ้ายแกมันเสยเข้าคางด้วยนะไปดูมือซ้ายจานจังหวะลงอ่ะจังหวะลงหักซ้ายอ่ะอันนี้ขวานี่ลงไปแล้วนะขาซ้ายเนี่ยจังหวะก็เหมือนประคอง